بەناوی خودای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە جارێکی ترخوای گەورە تەمەنی پێبەخشیوین بۆی کە لەم بەرنامەیەشدا لە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بین لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بڕگە و بابەت و بەرنامەکانی ئەم ڕۆژتان پێشکەش دەکەین. زۆر سپاس جەلال. سڵاوی خواتان لێبێ دووبارە عزیزان و خۆشەویستان ئومێد دەکەین بڕگە و بابەتی ئەم ڕۆژمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێ کۆمەڵێ بڕگە و تەوەری جیاوازمان هەن بۆ بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژ. ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەر و پەناهەندەیە و دیاری کراوە بۆ قسەکردن لەسەر ڕێز و شکۆ و مافەکانی پەنابەر لە جیهاندا کە ساڵانە بەهۆی ڕەوش و ستەمی ڕژێمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵکێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ڕوو لە وڵاتانی ئەوروپی دەکەن. تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە ڕێی سکایپەوە لە ئەوروپاوە میوانێک قسە لەسەر ڕەوشی پەنابەران بەگشتی و ماف و ئەرکی پەنابەر و ڕەوش و ماف و ئەرکی پەنابەری کورد لەو تەوەرەوە قسەمان بۆ دەکا. هەروەها دۆزینەوەی بەکارهێنانی ڕووەکێک بۆ چارەسەر بە تایبەت بۆ برینی گەدە کە خەڵکێکی زۆر لە کۆمەڵگەی خۆمانە بەدەستیەوە دەناڵێنێت تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێت. پرۆژەی دۆستانی قورئان کە پرۆژەیەکە ئەمڕۆ ئاهەنگی بۆ ساز دەکرێت لەلایەن سەنتەری ڕۆشنبیری نووری حیکمەوە تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ دەبێ و لەگەڵ کۆمەڵێ ڕاپۆرت و زانیاری بەسوود کە ئومێد دەکەین جێی ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێ و بەر لە هەشت دەچینە لای کەش و هەوای شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان. مێژوو و ڕووداوەکان ئەو بڕگەی بەرنامەی پەیامی ڕۆژە کە ڕۆژانە ئامادە دەکرێت و پێشکەشیەوەی بینەرانی عزیزی دەکرێت بە تایبەتی مێژوو بوو هەموو کەس و هەموو لای گرنگە چکە زۆر جار ئەمڕۆ داهاتوومان لەسەر مێژوو بناغەکەی هەڵدەچنین پێکەوە بینەری ڕوودا و مێژوەکانی ساڵانی ڕابردوو دەبین. 26 هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی پەناهەندە و پەنابەران دانراوە و لەو ڕۆژەدا باز لە ماف و ڕێز و شکۆی پەنابەران دەکرێتەوە. ساڵانە بەهۆی بێدادی و بێکاری و ستەمی بەشێک لە ڕژێمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان خەڵکێکی زۆر ڕوو لە وڵاتانی ئەوروپی دەکەن و ژیانیان دەکەوێتە مەترسی و مەرگەوە و چەندان پەنابەر دەبنە قوربانی دەستی قاچاقچیانی بواری بردنە دەرەوەی پەنابەر. یا زۆربەیان بەهۆی بێکوالیتی و خراپی و کۆنی کەشتی و بەلەمی گواستنەوە نوقمی دەریاکان دەبن. میلەتی کورد ساڵانە ژمارەیەک زۆر خێزان و تاکەکانی دەبنە خۆراکی ماسیەکانی دەریاچەی ئیجا یا دەبنە قوربانی دەستی قاچاقچیان یا لەلایەن پۆلیسی سنووری ئەو وڵاتانەوە دەستگیر دەکرێن و لە کەمپەکاندا ژیانێکی نەئارامیان هەیە. بیستی شەشی ساڵی 1970 دوای تیرۆرکردنی ژەنەڕاڵ کلیبەر لەلایەن تاقمێک لە نەیارانی بوونی فەڕەنسا لە وڵاتی میسر حکوومەتی فەڕەنسا هەستا بە داخستن و لە کارخستنی زانکۆ و مزگەوتی بەناوبانکی جیهانی ئیسلامی ئەزهەر بە درێژایی مانەوەی فەڕەنسیەکان و تا دەرچوونیان لەو وڵاتە
زانکۆی ئاسەر بە داخراوی مایەوە. بیستی شەشی ساڵی 1969 کۆچی دوایی قورئان خوێنی بەناوبانگ شێخ موحەممەد سدیق مەنشاوی لە تەمەنی 49 ساڵیدا. شێخ موحەممەد سدیق مەنشاوی بەهۆی ماندووبوونی بەردەوامی و عاشقێتی بۆ قورئانی پیرۆز تووشی شێرپەنجە و سوتانەوەی قورگ بوو. پزیشکەکان لە پێناو تەشەنە نەکردنی زیاتری نەخۆشیەکی ڕێگریان لێکرد کە قورئانی پیرۆز بخوێنێت. بەڵام ئەو هەر بەردەوام بوو و ئاماژەی بەوە دەدا کە ئەو دەیەوێت ژیان و مردنی لە خزمەتی قورئاندا بێت و مردنی ڕێی قورئانی پیرۆزی پێخۆشترە لە ژیانێکی دوور لە قورئانی. موحەممەد سدیق مەنشاوی یەکێک بوو لە دەنخۆشترین و کاریگەرترین کەسایەتیەکانی جیهانی ئیسلامی و بە دەنگە خۆشەکەی دڵی هەزارەها موسڵمانی خۆش کردووە و توانیوێتی مافی تەواوی قورئانی پیرۆز و خوێندنەکەی بدات. سەرەتای دەرکەوتنی ئەم قورئان خوێنە لە ئێزگەی دەنگی میسرەوە بوو. مەنشاوی دووجار هاوسەرگیری کردووە و لە هاوسەری یەکەمی 4 کوڕ و 2 کچ و لە هاوسەری دووەمیشی 5 کوڕ و 4 کچی هەبوون. مەنشاوی لە تەمەنی 9 ساڵیدا هەموو قورئانی پیرۆز لەبەر دەکات و لە ماوەی تەمەنیشیدا دووجار هەوڵی تیرۆرکردنی دراوە. ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. 26 ساڵی 2001 پەروێز موشەڕف بە سەرۆکی وڵاتی پاکستان هەڵبژێردرا. ناوبراو سیاسی و جەنەڕاڵێکی خانەنشینکراوی پاکستانی بوو. ساڵی 2001 بووە سەرۆکی ئەو وڵاتە و پاش 7 ساڵ دەست لە کارکێشانەوەی خۆی لەو پۆستە ڕاگەیاند. دووبارە سڵاوتان لێبێ. وەک لە مێژوەکەدا بینیتان ئەمڕۆ دیاریکراوە لەلایەن کۆمەڵەی نەتەوە یەکگرتوەکانەوە بۆ ڕۆژی جیهانی مافی پەنابەر و پەنابەر لە جیهاندا. ئێمەش بۆ قسەکردن لەسەر ماف و ئیمتیاز و ئەرک و ڕەوشی پەنابەرانی جیهان بەگشتی و کورد بەتایبەت لە وڵاتانی ئەوروپا کە ساڵانە بەهۆی نادادی و نەبوونی هەلیکار و گەندەڵی و نەبوونی خۆشگوزەرانیەک لە وڵاتانی ئیسلامی کۆچبەرێکی زۆر ڕوودەکەنە وڵاتانی ئەوروپا. بۆ مەبەستە لە ڕێی سکایپەوە لە وڵاتی بەریتانیا میوانداری زۆر بەڕێز ڕزگار کەریم شارەزای کاروباری پەنابەرانمان کردووە. مامۆستا ڕزگار سڵاوی خواتان لێبێ، سواز بۆ ئامادەبوونتان. بزانین ڕەوشی پەنابەر لە سەرتاسەری جیهاندا لە چ ڕەوشێکدا یا چۆن جەنابتان باز لە ڕەوشی پەنابەرانی جیهانی دەکەن. بەڵێ سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز خۆشەویست. بەێ ئەمڕۆ ڕۆژی پەنابەرانە لە جیهانە هەربەتا لە بەریتانیاش پێڵن هەفتەی بەران پەنابەران ڕفیژی ویک. بەڵێ ڕێژەیەکی زۆر ئێستا پەنابەر لە جیهانە هەیە. بەپێی راپۆرتەکەی دوێنێ UNHCR کە لە BBC بڵاوانێ زیاتر لە 7 ملیۆن ئێستا پەنابەرن لە وڵاتەکانی ترە لە هەموو جیهانە. ئەم ڕێژەیە زیاتریشە ئەوانەیە کە بەڵێن تۆمار کراوە لای UNHCR بە ڕێژەیەکی زۆر تریشە کە لە جیهانە ڕۆژانە بەردەوامە. یعنی بەپێی هەمان ڕاپۆرتەکە ڕۆژانە 37,000 کەس ماڵ و حاڵ و جێگەی خۆیان بەجێ هێڵن و ڕوو لە شوێنێکی ترەکەن تووشی پەنابەریە بنیا بن بە هۆکارێک بۆ بەجێهێشتنی ماڵ و حاڵ و جێگەی خۆیان. ئەمەش بەردەوام و مێژوێکی دوور و درێژیشی هەیە و حاڵ و شێوازیشان ڕۆژانە بەردەوام بەرەو خراپتر ئەچێت لە ڕووی هاوکاری و لە ڕووی هەموو شێوەیەک کە بتوانن ئەو شوانەی کە بۆ ئێسم بتوان شوێنێکی باش یا شوێنێکی ئامین یا شوێنێکی سەلامەت بە خۆیان دابین بکەن لە جیهانە. بە ئەم ڕێژەی پەنابەرش بە تایبەتی لە وڵاتەکانی ترا لە وڵاتانی ئاسیا لە وڵاتەکانی ئەفریقا زیاتر تووشی ئەبن و ڕۆکەنە وڵاتەکانی ڕۆژاوی یا وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی. لەو 7 ملیۆنەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ڕێژەی پەنابەری کورد و عێراق چەندە؟ هیچ داتایەک لە بەردەست جەنابتانە هەیە کە دیاری بکە ڕێژەی پەنابەری کورد و عێراقی ئەوەندەیە لەو 7 ملیۆنە؟ ڕێژەکە بە شێوەیەکی گشتی دیاری نییە. وتیشە ملیۆنێک و چەندێکە هی عێراقە بە گشتی، بەڵام ئەم ڕێژەیەکی ڕاست نییە، زیاتر لەوە هەیە. بەڵام ئەم ڕێژەیە ئەوەیە کە لە ڕێی UNHCR ڕەوانێ تۆمار کراوە. بەڵام عێراقش لە پلەی 56 دێ لە جیهانە. پلەی یەکەمە زیاتر ساڵی پار ڤەنزوێلا بوو، پێشتر سووریا بوو. ئەم وڵاتانە کە ڕێژەیەکی زۆری ئەفغانستان زیاتر لە 2 ملیۆن و نیوی پەنابەری چۆتە دەروانێ، ڕێژەیەکی زیاتریشە لەوانەیە. بەڵام عێراقش لە پلەی 56 دێ لە جیهانە کەوانە خەڵکی زیاتر پەنابەر بوون، تووشی ئاوەرەیی بوون و تووشی ئەوە بوون کە وڵاتی خۆیان بەجێبێڵن، جێگەی خۆیان بەجێبێڵن و ڕووبکەنە وڵاتێکی ترەوانێ. ئەنجا کێشەیەکی تریشان بە دووژەبێ ئێستا
بەردەوام وڵاتانی ڕۆژاوا کە پێشتر یارمەتیانە لە ڕێگەی UN و نەتەوەیەکگرتوەکان وانە بۆ هاوکاریکردنی پەنابەران بەڵام ئەم هاوکاریە هەربەپێی ڕۆژنامەی ئیندیپێندی بەریتانی کە ئەم ساڵی 2010 بڵاوی کردوانێ ئەڵێ بەریتانیا لە ئەوروپای خراپترین هاوکاری یارمەتی پێشکەشی پەنابەران کردووە وڵاتانی ڕۆژاوا ئێستا هاوکاریەکان کەم کردوێتەوە بۆ پێشکەشکردنی پەنابەران هاوکاری پەنابەران لە وڵاتەکانی تر لە وڵاتانی کە دێنە لایەن ئەنجا خۆیان پەنابەر کە دێنە وڵاتێکەوەیان خۆیان تووشی کێشا بن ئەنجا هاوکاریەکان شەکەمتر بێتەوە کێشەکان زیاتر دەکات. زۆر باشە. ڕەوشی پەنابەری کورد بە بەراورد بە پەنابەرانی تری وڵاتانی جیهان لە چ ڕەوشێکدایە چ جیاوازیەکی هەیە ئایا بۆ منە کورد هیچ جیاوازیەکی هەیە بە تایبەت پەنابەری لە ڕێی بە بەراورد بە وڵاتانی دیکە؟ کێشەی کورد کێشەکە لە سەرەتای دەستپێکردنی بەجێهێشتنی وڵاتی خۆیەوە دەست پێ دەکات. ئەنجا کایەتە کێشەکان بۆ کورد زیاترە بڵێ کورد وڵاتی نیە کورد حکوومەت و دەوڵەتێکی نیە کە بتوانێت کێشەکانی بۆ ئاسانکە کێشەیەکی هەبێت. ئەنجا کورد کە هەر لە وڵاتی خۆی دەرەچێت هەموو کەس یعنی تووشی کۆمەڵە کێشەی زۆر ئەبێت لە هەش وڵاتێک تووشی کێشەیەک ببێت وڵاتێک نیە دیفاعی لێ بکات یارمەتێکی باد ئەگەر بچێتە وڵاتێکی دراوسیا وڵاتێکی ترەوانێ وەکو قەومەکانی تر وەکو میلەتەکانی تر حکوومەت و دەوڵەتەکە یارمەتی بدات. کورد هەر لە سەرەتاوە کە وڵاتی خۆی بەجێ لە چی کوردستانی عێراق بێت کوردستانی کانی پەرشەکانی تری بێت تووشی کێشە بن کە کەس نیە یارمەتی هاوکاریەکان با لە کاتی لێقەمان لە شوێنێکی ترە. ئەنجا تا گاتە وڵاتی کە داوای پەناهەندەی لێ دەکات ئیتر چی بێتە وڵاتانی ئەوروپا چ وڵاتەکانی تر بە تایبەتی کورد ڕێژێکی زۆریەوە وڵاتانی ئەوروپا و ڕێژێکی زۆریش لە ئەڵمانیایە ڕێژێکی تریشی بەریتانیا زۆری هەیە بەڵام ڕێژێکی زیاتر لە ئەڵمانیایە کورد کە ئەوەی بە تایبەتی کوردەکانی کە خەڵکی تورکیان و هاتوونەتە دەرەوە ئەنجا ئەڵمانیا یەکەم زۆرترین ڕێژەی پەنابەری وەرگرتووە لە چاو وڵاتانی ئەوروپایە بە شێوەیەکی گشتی. زۆر باشە کاک ڕزگار دیارە زۆربەی پەنابەرەکان بە تایبەتی کوردەکان هەوڵی زۆر دەدەن کە بگەنە بەریتانیا ئایا لە ئێستادا بەریتانیا بەو شێوازە ماوە بە تایبەتی لە دوای ئەو کاروبارە سیاسی کە دەویست لە ناو بازنی ئەوروپا بێتە دەرەوە لە ئێستادا بۆچی هێندە هەوڵ دەدرێ بۆی کە پەنابەری کورد بە تایبەتی بگاتە ناو بەریتانیاوە دۆخی پەنابەرانی کورد لە ناو بەریتانیا ئێستا وەکو ڕابردوو ماوە دەتوانن لە ڕووی هەلی کار یا لە ڕووی وەرگرتنی ئیقامە و بەڵگەنامەی مانەوەیان ئێستا کاریان بۆ ئاسان دەکرێت یاخود کاریان سەختتر بووە؟ بەداخۆ ڕۆژ بە ڕۆژ حاڵوەرزی پەنابەران سەختتر ئەبێت بە تایبەتیش لە بەریتانیا و لە وڵاتەکان تر ئێستا ڕۆژنامەی گاردیان لە ساڵ 2017 باسێک لە ساڵ 2016 بەریتانیا خراپترین خزمەتگوزاری پێشکەشی هەموو پەنابەران کردو بە شێوەیەکی گشتی یا بەریتانیا لە ساڵی 2018 ئەلە 3453 داواکاری پەنابەری بۆ هاتووە بۆ بەریتانیا بە پێشێکیشی بە کوردیش و بە هەموو نەتەوەکان قۆمەکانی تریشەوە بەڵام نا لە بەریتانیا ساڵ بە ساڵ و بەڵام ڕۆژ بە ڕۆژ هاوکاری و کێشە بۆ هاوکاری بۆ پەنابەران کەمترە بێتەوانێت کێشەی پەنابەرەکان زیاترە بێت هەر کە داخڵی ئەم وڵاتە بوونیە ناو بەریتانیاوانێ بە تایبەتی ئەگە باسی کورد بکەین تر کێشەکانی دەست پێکا کۆمەڵە کێشەی هەر لە کێشەی زمان و وەرگرتنی مافی پەنابەری و تر کۆمەڵە کێشەی کە جیاوازی لە دابوونەریت و لە وڵاتی تراتۆ ئەم وڵاتەوە چۆن خۆ بژێن و ئەنجا دوای مافی ئیشکردن و ئەنجا شێوازی ئیشکردن و ئەنجا ئیش بۆ ئیش دەستکەوتن کار دەستکەوتن لە وڵاتە زۆر قورزە بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆری خەڵکی تر یەکێتی ئەوروپا هاتوونەتە ڕۆژهەڵاتی ئەوە یەکێتی ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ئەوروپای هاتوونەتە بەریتانیاوانە ئیش زۆر بە ئاسانی دەست ناکەیت لە وڵاتەیە. کاک ڕزگار دۆخی دەرونی پەنابەرە کوردەکان بە تایبەتی لە ناو کەمپەکاندا چۆنە بە تایبەتی ئەوانەی کە ینی کاتێکی زۆرە ماونەتەوە بەڵام تا ئێستا بۆ نمونە مافی پەنابەریان پێ نەدراوە؟ بتاخۆ کێشەیە هەیە زیاتر لە 10 ساڵ و زیاتریش یعنی هەر بە 15 ساڵشی لەم وڵاتەیە و مافی پەنابەری مافی کاریشان پێ ناتوان ئیشیش بکەن بەڵام کەسێکن ئەبێ بتوان تەحملی کەن خۆی حاڵەتەکان و وەزعەکان زۆر ناخۆش لە باری دەرونی و لە باری ژیان و گوزەران و وڵاتی هەموو شتێک بەڵام کە بیریزەکەنانە لە وڵاتەکەی خۆمان بە تایبەتی کوردستانی عێراق وەزعەکە ئاواهەیە کە مقابلەیەکەن وڵێن بەراوردەکەن بێ مەجبورن یعنی ناچارن کە بمێنەوانێ و وەزعەکە قبول کەن بەڵام بەداخەوان یعنی کەسێکیش نیە یارمەتیان بە هاوکاریان کە نەڕێکخراوێکی بەندەنی بە شێوەیەکی گشتی نەڕێکخراوەکانی بڵێن وەکو هی کوردی بە هی وڵاتی خۆمان بێ یارمەتی هاوکاریان کارستانی وەکەن وەکو وڵاتەکانی تر یا دەوڵەتەکانی تر بە هیچ شێوەیەک ئەنجا ئەوانەی کە پەنابەریشیان وەرگرتووە کۆمەڵە کێشەی گیرروگرفتیان بۆ دروست دەبێ هەر کە داخڵ بێ کێشەی زمان چۆن فێری زمان و یە وڵاتەوەی لەبەرەوەی زمان نەزانی ناتوانانی کاروباری ڕۆژانەی خۆت بەڕێوەبەر چ کارکردن چ کاروباری ڕۆژانە ئەنجا ئەوانەی کە دێنێرەوە ئێرە عادەت و تەقالید و کۆمەڵی هەڵس و کەوتی شتی جیاوازی هەیە. زۆر باشە کاک ڕزگار تاکی ئێمە هەمیشە لە وڵاتی خۆیەوە ئەوروپا و وڵاتانی ئەوروپی بە جۆرێ لە جۆرەکان ئەوروپا بە هەشتێکی خەیاڵی و بە هەشتێکی ئەفسانەی ناودەوا پێی وایە لەوێ
تەواوی مافەکەسی و وەکۆڵی کۆمەڵایەتەکانی خۆی یا خۆشگوزرانیەکانی خۆی دەبینێتەوە. ئایا ئەوروپا بە نسبەت تاکی ئێمەوە پەنابەری ئێمەوە ئەو بەهەشتە خەیاڵیەیە کە پێی وایە هەموو مافەکانی دەستەبەر کراوە بە ئەرکێکی کەم و بە ماندووبوونێکی کەم؟ بەداخەوە نا ئەوە بەس خەیاڵێک دروست کراوە. یعنی ئەوان ئەگەر بەراوردی چکەم وڵاتی خۆمان ئێستا هەروانە گە بەڵاوەتیکەم بەس چییە؟ ئەمان لە ناچاریە کە خەڵک دێت لە داخی کۆمەڵێکی کێشە هۆکار هەیە. یەکەم هۆکارێکی شەڕ و ئاژا و جەنگ و ناخۆشیەکە، دوم هۆکارێکی ئابووری یا هۆکارێکی سیاسی کە دێن بە تایبەتی کوردەکانی خۆمانەوە وەزعەیە کە هاتوین بۆ ئێرە. بەس لێرەش ئەوە نییە. یعنی لێرەش خەڵکی بەریتانیا خۆیان زۆریان کۆچەکە نەچن حەزەکەم چن بۆ ئوسترالیا بژین، ینی خەڵکێکی لێرەکە حەز دەکات وڵاتی خۆی بەجێهێڵێت. بەس ئێمە هاتوین کە ئەگەر بەراوردێکم وڵاتی خۆمان هێشتا لێرەش ئەوە نییە. لێرەش کۆمەڵە کێشە و مەشاکلی زۆر هەیە توش بێتوانێ هەر لە یەکەم ڕۆژی کە داخل بووی کە داخلە وڵاتە ئابێت کەسەکە هەتاکو تر ژانی بەردەوامی کۆمەڵە کێشە زۆر توش بێت ئیتر بتوانێت چۆن تەحملی بکات. نەوەڵا زۆر باشە جەناب داماژت بەوە کرد. یەکێک لە ڕەوشە خراپەکانی پەنابەری کورد نەبوونی کیان و دەوڵەتێکی سربەخۆیە کە لەو وڵاتە لەسەر مافی پەنابەر هەڵداتێ. فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کورد هەرێم لە دەرەوەی وڵات وەروەها باڵیۆزخانەی عێراق لە وڵاتانە کە ئەو پەنابەر ڕووی تێکات چ ڕۆڵێکیان هەیە لەوەی کە ئەگەر پەنابەرێکی کورد مادەم سەر بە عێراقە لێی بقەومێک کێشەیەکی هەبێت گرفتێکی هەبێت چۆن ئەوان بەدەمیەوە یا ڕۆڵی و ئەرکیان چیە بەرامبەر بە پەنابەری کورد و عێراقی؟ بەداخەوە هیچ ڕۆڵێکیان نییە و هیچ هاوکاریەکی ناکەن بە پێشەوانەشوان، ینی کارەکانی لەسەر قورسەکە نەک کارێکی بۆ ئاسان بکەن. ئەنجا ئەوانەی کە مافی پەنابەریشان وەربگرن لەم وڵاتەیە، مەسەڵەن پەروەردەکردنی مناڵ لەسەر زمانی دایەک یا زمانی خۆی ئێمە کورد یا زمانی بڵێ عێراقی زمانی عەرەبی نا، بەس وڵاتەکانی تر ئەو مەدرسەیە هەیە قوتابخانەیەکان هەیە بۆ مناڵەکان بۆ فێربوونی مناڵ هاوکاریانەکەن لە ڕووی فێرکردن و پەروەردە فێرکردنەوەی ئەوانەی کە مافی پەنابەریان وەربگرن وڵاتەیە ئاژین ساڵانە دەرسی خوان هەیە بۆ فێربوونی زمانی دایەک. بەڵام بەداخەوە ئێمە وەکو کورد ئەوەشمان نییە کۆمەڵی ڕێکخراوی مەدەنی خۆیان لەسەر ئەرکوماتی خۆیان ئەوە ئەکەن، بەڵام وەکو وڵات نا. بەڵام هەندێک وڵاتەکانی تر زۆربەی وڵاتەکانی تر ئەوە ئەکەن بۆ هاوڵاتی خۆیان کەن وڵاتم پەنابەرن وەکو خوێندگایەکان بۆ کەنەوانی خوێندگای ئەهلی هاوکاریانەکەن لە ڕووی پەروەردە و فێرکردن و کتاب و ئەو شتانوانی بۆی بتوانن مناڵ فێری زمانی دایک بێ. بەڵام بەداخەوە وەکو کورد ئەوە نییە لە وڵاتەیە. زیاتر کاک ڕزگار ئەو کەسانی کە مافی پەنابەریان پێدەدرێت دۆسیەکانیان چین؟ وەک دەبینین دیارە زۆر جاڕەوانەی کە دێن دۆسی تایبەت بە خۆیان دروست دەکەن، بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ڕاستەدۆخی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئاڵۆزە، بەڵام ڕەنگە لە ڕووی ئەمنیەتەوە باشترین حاڵەت ئەمنیەت لە هەرێمی کوردستان نابێت هێشتا لە عێراقدا بەگشتی هەرێمی کوردستان بێت، چونکە دیارە گیان تا حدێک پارێزراوە گەرچی هەندێک گرفتی ئەمنیش هێشتا هەرن لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بەڵام ئایا زیاترەوە دۆسیانی کە لەوێ کوردەکانی خۆمان پێشکەشی دادگاکانی دەکەن لەوێ زیاترەوە دۆسیانە لەسەر چین؟ چوە کام دۆسیە زیاتر ئەتوانی مافی پەنابەری پێ بەدەست بێنیت؟ تا پێشتر دۆستەیەک پیان دۆسی داعشەوە هەبوو هەندێک کەس دەیانتوانی کێسێ لەسەرەوە دروستکەن، بەڵام ئێستا ئەوژ نەماوە کێسیە بڵێن بۆ دۆسی کوردی ئەو بەشەی عێراقی خۆمان کوردستانی عێراق نا کێسەکان زۆر قورس بووە و زۆر خەڵکی کەم بە ڕێژێکی زۆر کەم دەتوانێت بەسەر کەیسی کەەوە خەڵکی کوردستانی عێراق بێ بتوانێت لێرە مافی پەنابەرێتی وەرگێت. بەڵام هەندێک کورتەیەکەوان کە خەڵکی کوردستانی ئێرانن یا بەشەکانی ترن ئەوان کێسەکان باشتر و بارودۆخیان باشتر بتوانن لە چاو کوردستانی خۆمان بتوان داوای مافی پەنابەریکە. بەڵام بە شێوەیەکی گشتی مافی پەنابەری لە وڵاتەیە تۆزێک قورس بووە. ئەلبەتە کۆمەڵێک کێشەی تریشەیە کاریگەری سیاسی وڵاتە هەیە لەسەری کاریگەری حیزبەکان هەیە کە ڕێکلام بۆ کاتی انتخابات و کاتی هەڵبژاردننی خۆیانەکەن. ئەوانە کەسی پەنابەران ئەجوڵێن ئێمە پەنابەریان نایانی ئێمەوانی کە مافی پەنابەریان دەریانەکەین ئەمانە هەندێک جار کە ئەوش کاریگەری هەیە لەسەر وەرگرتنی مافی پەنابەری یا لەسەر وەرنەگرتنی مافی پەنابەری لە وڵاتەیە. زۆر باشە گربینەوە سەر کۆمەڵایەتیەکەی بە تایبەتی تاکێکی ئەمە لێرە بە پەروەردەیەکی خۆماڵیانەی جوان زۆر جار ڕوو دەکەن ئەوروپا تا چەندە ئەو پەروەردەیە لەوێ گۆڕانکاری بەسەردادێت و یا تا چەندە گرنگە ئەو تاکە یعنی پەیوەست بێ بە بنەما کۆمەڵایەتیەکانی لای خۆمانەوە بۆی کە زیاتر لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئاداب و سلوبەکانەوە تێک نەچێت بە تایبەتی لەوێ حاڵەتێکی دەرونی خراپ ڕەنگە بەسەری ئازاڵ بێت کە لە ناو کەمپەکاندا بۆ ماوەی چەندین ساڵ مافی پەنابەری پێنادرێت. بەداخەوە یعنی کۆمەڵێک کەلتور و دابوونێت جیاواز لەم وڵاتەیە تا وڵاتەکانی خۆمانە جاو کەسانش کە دێن بە کۆمەڵێک کێشە و مەعاناتەوە هاتوون زۆر ئەو بابەتە کۆمەڵایەتی ئەو هەوڵ سوکەوت و تەعامل کۆمەڵایەتیان لە سەرتاوە لە بیر نییە و ئیتیمامی پێ نادەن. بەڵام کاتێک گەزانن زۆر لەوە دەرچوون و کەوتونەتە گەژاوێکی ترەوانێ
یعنی کە هەم جارەبێ بە کێشە بۆ خۆشیان و بۆ ژیانی خۆشیان بۆ داهاتوو ژیانی خۆیان لێ تێگەشت ڕێگە ژیانی خۆیان لێ تێگەشت بۆ شێ بتوانن کە کەساتی خۆیان ببینەوە کەساتی خۆیان بدۆزنەوانێ وەکو کەساتێکی ئاسایی بتوان ببێنەوە لە وڵاتەکەیان جا کۆمەڵە کێشەتریان بە دروستە کە پەنا بۆ کۆمەڵە کاری نایاساییە بن لە وڵاتەیە کێشەی یاسایی ژەبنەوە لەسەر مامۆستا ڕزگار تاکی ئێمە پێی وایە تەنها نەهامەتی ڕێگەی ئەوروپا پۆلیسی سنوورەکان و مەترسی دەریا و یا قاچاقچیەکانە ئەو کێشە و گیرگرفتانی کە تاکی ئێمە پەنابەری ئێمە لە وڵاتەکە تووشێ بێ بە ئالوودەبوونی بە مادە هۆشبەرەکان بە کوشتن بێ کۆمەڵی خەڵکمان هەیە ساڵانە هەر لە کووردا خۆیان دەگژن بە تایبەت لە فەڕەنسا ڕێژەی ساڵی 2010 دیارەکە چەند کەس لە ئەوروپا خۆی کوشتووە یا بوونە چەند کەس بەهۆی تاوانێکی کۆمەڵایەتەوە چۆتە زیندانەکان یا خەڵکێکی زۆر ئالوودەی مادەی مخدرات و مادە هۆشبەرەکان بووە ئەو کێشە و گیرگرفتان چین کە لە ناوخۆی وڵاتێکی ئەوروپیدا تووشی پەنابەری کورد دەبێتەوە بەداخەوە وەکو کورد کێشەکان زۆرە بۆ کوردیش کوردەکە کە سەرتا کێشەکە ئەکەبیر لەوە ناکاتەوە نەتەوەکانی تر وڵاتێکان هەیە گەلە وڵات تووشی کێشەیەک ببن دوایە کە دەوڵەت گرتی لە وڵاتەیە حکوومەت گرتی و سەزایدا ئەینێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی بەڵام وەکو کورد دەوڵەتێک نییە ترسی کوردەکە تا ئەو تاوان ترسیەوە نییە بڵێ بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی بۆیە دەزرا بۆ تاوانەکە بەڵام تاوانەکە لێرە ئەو کە تووشی ئەبێت تووشی سزای خەڵکی زۆری تووشی ئەوە بووە بە تایبەتی لە ڕێگەی ئیشی قاچاق و دەرمان و بۆ بابەتەوە ئیشی کۆمەڵێ ڕێگەی نایاسایی تر کە وڵاتە دەستکرێت تاکو بە ئیشی نایاساییکردنی ئیشی ڕەشوانی پێڵن تووشی کێشا بن لە وڵاتەیە نەدانی باج و تاکس بە دەوڵات ئەنجا وەکو کورد دەوڵاتی خۆمانەوە هەم وەکو دانی باج نییە یا ئەو شتانە دەوڵاتی خۆمان لێرە کە ئەیبینێ شتەکە بە شتێکی ئاسایی زانێت تا گوێتە ناو کێشەکەوان تووشی کێشەکە بێت بەڵام بەداخەوە ژمارەیەکی زۆری کورد ئێستا تووشی سزا بوون لە زیندانەکانیان هەندێکان چاوەڕانی ئەوەی کە سزا بدەنیان هەندێکان چاوەڕانی ئەوەن کە سزاکیان وەرگرتووە بێنە دەرەوە جارێکتر و خەڵکێتی زۆریش تووشی ئەو کێشانە بووە و تووشی هەندێک لەبەر ئەوەی کە باشە مامۆستا ڕزگار لەبەری کاتی بەرنامەکە بەرەو تەوابوونە چێ ساڵانە دانیشتووی وای کۆڵە هاوڵاتی ڕەسەنەکانی ئەوروپی بەرامبەر بە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوان وێنای موسڵمان بۆ ئەوانەکەن شتێکیان داهێناوە پێی دەگوترێت ئیسلامۆفۆبیا وەکەوەی ساڵانە دەیبینین پەنابەرانی وڵاتانی ئیسلامی ڕوبەڕووی هێرش و هەتا کوشتن و سوکایەتی و ئیهانەی دەرونی و معنەوی دەبنەوە تا بۆ نمونە ئەمە چۆن هەڵە سەنگێنن ئێوە ئەم ڕەوشە تا چەند بەردەوامە و تا چەند پەنابەری کورد ڕوبەڕووی ئەم جۆرە لە ئیهانە و ترسە دەبێتەوە لەلایەن خەڵکی ئەوروپیەوە بەڵێ بەداخەوە ئەو شێوەی ئیسلامۆفیا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکات و لە ناو ڕاستەوەکانی ئەوروپا و بەریتانیا ژۆتایبەتی ئەم کێشەیە سەری هەڵدا و زیاتر ڕۆژانە زیاتر وەکو کورد و وەکو هەموو پەنابەرەکانی ترکە یانە بەتابەتی مسلمانەکان تووشی ئەو کێشەیە بنەوانی ڕۆژانە بە ئاشکرا لەسەر جادا لە شوێنە گشتیەکانە تاک و تەنانەت لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە تووشی ئەو کێشەیە بنەوانێ یعنی ئەو تا فەیسبووک هەندێجار هەتا ئەکاونتی ئەو کەسان داخەکە دەستم بە میشاکەن بە شێوەیەکی ئاوە ئیهانە بە شێوەیەک ڕێگەسپەرستان ئیهانە بە مسلمانانێک یا بە کەسانی بێگانەکەن پەناهەندەکان لە وڵاتەیە ئەو کێشەیەکی بەرچاوی ڕۆژانەیەکە لە وڵاتە تووشە بێت و هەندێکشان سزا ئەبن بەس هەندێکشان سپاس بۆ بەڕێز کاک ڕزگار کەریم شارەزا لە کاروباری پەنابەران کە لە بەریتانیاوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکان بینەرانی عزیز ناوەڕێک وەردەگرین و دێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان
کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت. تەوەری دووەمی بەرنامەکەمان دۆزینەوەی چارەسەری نەخۆشی یا ئازاری و برینی گەدەکە پێی دەگوترێت قورحە لەلایەن پزیشکێکی دەرمانساز لە زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر دەبێت کە لە ڕێی ڕوەکێکی سروشتیەوە یا لە ڕێی گوڵێکەوە توانیوێتی گیراوەیەک دروست بکە و ئەزمموی بکات کە بۆ چارەسەری گەدەی برین و ئازاری گەدەی مرۆڤ زۆر بەسوودە. بەڕێز دکتۆر مەروان قاسم پزیشکی دەرمانساز لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری پایتەختەوە میوانی تەوەری دووەمی بەرنامی پەیامی ڕۆژە بێت. دکتۆر سڵاوی خوارد لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لێوەش بی سوپاسانەکەم لە بۆ ڕەخساندنی و دەرفەتە. سەرەتا دەمەوێت یەک هەڵەڕاستکەمەوە زانکۆی هەولێری پزیشکی نەک زانکۆی سەلاحەدین، چونکە ئێستا زانکۆی هەولێری پزیشکی بە هەموو بەشە پزیشکەکانەوە جیابوویتەوە لە زانکۆی سەلاحەدین. زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونت دەکەم. سەرەتا پێمان بڵێ ئاەت لە وڵاتی خۆمانە یان لە بواری پزیشکی و دەرمانسازیە تا ئێستا ئێمە چارەسەری برینی گەدە و ئازاری گەدەمان نەبووە کە جەنابتان ئەم دۆزینەوەیەتان کردووە و پێشکەشی زانکۆکەتان کردووە و بەنیازیشن لە داهاتوودا ببێتە دانپێنراوێت لەلایەن وەزارەتی تەندروستی تەنان ڕێکخراوە تەندروستیە جیهانیەکانەوە. بەڵێ لە ڕاستیدا ئەمە چەند دەرمانێکمان هەیە بەکاردێ لە بۆ چارەسەرکردنی برینی گەدە و مێژوێکی درێژیان هەیە لە بۆ وەکو چارەسەر لە بۆ برینی گەدە. لەوانە گروپێک لە دەرمانمان هەیە پێدەوترێ پرۆتۆن پمپ ئینهەبیتەرس، وەکو کە خەڵک زۆر بەکاری دێنی وەکو ئۆمیپرازۆڵ و لانسۆپرازۆڵ و ئەوانە. بەڵام ئەوە چەند مشکلێکیان هەیە، بۆ نمونە ئەگەر بۆ مودەشی درێژ بەکار بێ چڕی ئێسک کەم دەکاتەوە و دواتر تووشی ئێسکە نەرمە دەبی. واروەها هەندێک جار ڤایتامین B12 کەم دەکاتەوە، B12 هەندێک جار مەگنیسیۆم لە جسمدا کەم دەکاتەوە کە تووشی هەندێک کێشەی دڵ و ناڕێکی لە لێدانی دڵ دەبیتن ئەو کەسە. و هەروەها گروپێکی کە لە دەرمانمان هەیە پێدەوترێ H2 بلۆکەرس، هیستامین 2 بلۆکەرس. ئەوانە مەجموعە دەرمانەکن تا ڕادەیەک سەلامەترن لەوانەیە یەکەم، بەڵام ئەوی چەند کێشەشیان هەیە لەوانە سکچوون و هەروەها یەک لە کێشە هەرە دیارەکانی ئەو گروپە لە دەرمان ئەوەیە کە کارلێکیان لەگەڵ دەرمانی تر زۆر زۆرە. یعنی بە نمونە کەسێکمان هەیە ئەگەر تووشی نەخۆشی شەکرە بوو بیان تووشی نەخۆشی زەخت بوو بیتن،
هەندێک دەرمانی هەبیتن بەکاربیینی لەگەڵ ئەو دەرمانە کارێکی دروست دەکە و ئەوە وا دەکە ئەو دەرمانە زیان بەو نەخۆشە بگەینی. یان دەرمانشکەمان هەیە بە نمونە میزۆپرۆستۆڵ ئەویش هەر بەکاردێت لە بۆ چارەسەرکردنی برینی گەدە، بەڵام ئەویش وەکووانی تر کێشەی هەیە بە نمونە سەداسی ئەو نەخۆشانێک کە میزۆپرۆستۆڵ بەکاردێنن تووشی سکسونێک و ئازارێکی توندی سک دەبن و هەروەها یەک لە کێشەکانی کێشی ئەوەیە ناتوانرێت لە کاتی سکپڕیدا بەکاربێت لەبەرەوەی دەبیتە هۆی لە باربردنی منداڵەکە. زانو سۆنگەیەوە ئێمە کە چەند دەرمانێکمان هەیە بەڵام زیانیان زۆرە، هەوڵماندا شتێکی نوێ تاقی بکەینەوە، شتێکی سروشتی باشکم ئەوەی کە شتێک بێ هەمان کاریگەری ئەوان یان کاریگەری باشتریشی هەبێ و لە هەمان کاتدا زیانە لاوەچیەکانیشی کەمتر بێ. زۆر باشە دکتۆر، چۆن بوو ئەم جۆرە ڕووەکەت هەڵبژات؟ وایە ئەم جۆرە ڕووەکە لە شاری هەولێر یا بەگشتی لە هەرێمی کوردستاندا ئاسان دەستەکەوێت و هەروەها چۆن لە شوێنە تاقیگە تایبەتەکاندا دەتوانین ئەم ڕووەکە ئەم چارەسەری ئەم دەرمانی لێ دروست بکەین؟ بەڵێ سەرەتا هەڵبژاردننی ڕووەکەکە لە بۆ تیمەکەمان دەگەڕێتەوە بەڕاستی ئەو کاری ئەمە کردمان بە تیم بوو هەر تیمە و بەشداری کارێکی دەکرد. بە نمونە تیمێکمان هەبوو بەشداری کۆکردنەوەی ڕووەکەکەی دەکرد و حازکردنی وەکو دەرمان وەو تیمەی منیش تاقیکردنەوە بوو لەسەر مشکەکان کە بزانین چەند کاریگەریان هەیە. جا هەڵبژاردننی ڕووەکەکە لەلایەن دکتۆرە سەرگوڵ و دکتۆرە زەهراوە هەڵبژێردرا کە دکتۆرە زەهرا سەرپەرشتیکاری پرۆژەکەشم بوو وەکو هەبوون بەڵێ لە زۆرنەی ناوچەکانی کوردستان هەیە بە تایبەت لە ئەو گوندانە و ئەو ناوچانە دەشتی دەوروبەری کەرکووک بە نمونە سێبیران و شێراوە و ناوی چی ڕووەکەکە دکتۆر؟ زۆر زۆر بەدەست دەکەوێتن و ڕۆکێکی بەهاریە. بەڵێ ڕۆکەکە ناو زانستیەکەی هایپریکەم پێرفرێتەمە و لە ناو کوردی خۆشمان پێوترێت سوورناتک ڕۆکێکی بەهاریە و زۆر زۆریش بەردەستە. زۆر باشە، تا چەندە باوەڕ وایە لەوەی کە ئێستا ئیمکاناتە پزیشکیەکان مهەیە دابین کراوە بۆی کە تاکێک یا پزیشکێکی ئێمە شارەزار لە کاروباری پزیشک و تەندروستی بتوانێت داهێنان بکایە چارەسەری نەخۆشیەکان بە ڕووەکە سروشتەکانی خۆمان بدۆزێتەوە. ئایا ئەمە ئیمکانەتەکان بای ئەوەندە هەن لە بەردەست و ئێستا تەنها توانای تاکی دەوێت یاخود توانای تاکەیە بەڵام هێشتا ئیمکانات کەمە؟ بەڵێ لە ڕاستیدا ئەمە کوردستان ئەلحەمدوللا زۆر دەوڵەمەندە بە جۆرەها ڕووەک دەکرێت سوود لە بوارە وەربژیرێت لە بۆ دروستکردنی دەرمانی نوێ کە زیانی کەم بیتن و ئەمان کاتدا کاریگەری باشی هەبی وەکو ئیمکانیات بەڕاستی ئەم دەتوانم بڵێم ینی قوتابیانی کورد بە تایبەت ئەوەی کە من خۆم ئاگدارم زانکۆی هەولێری پزیشکی ئیمکانیاتی زۆر زۆر باش هەیە هەموو وەکو تەڵەبە هەموو وەکو مامۆستا، بەڵام لە بیرمان نەسی دروستکردنی دەرمانێک مدەی ماوەکی زۆر زۆری دەوێت چەند ساڵێکی دەوێت و هەروها بودجەشی زەبەلاحیشی دەوێت. یعنی من بە نمونە پێت بڵێم ئەو پرۆژەیە کە یەکەمین قۆناغی دۆزینەوەی دەرمانەکە نزیکەی 13 وەرەقەی تێچووە، ینی 1600 دلاری تێچووە کە بڕێکی زۆرە بۆ من وەکو تاگیان بۆ وەکو سەرپەرشتی کارەکەم بۆیە وەکو ئەوە ینی ئیمکانیاتێکی زۆر زۆری دەوێت و مەراحلی کەی زیاتری دەوێت، بەڵام وەکو تاک بڵێ ئیمکانیاتی زۆر زۆر باش هەیە تاچی کورد بە تایبەت وەکوەوە کە من بە ناوی زانکۆی هەولێری پزیشکی قسە دەکەم لەوێ بەڕاستی ساڵانە تاقیکردنەوەی وا دەکرێت و هەروەها پار ساڵیش هەمان شت دکتۆرە زەهرا سەرپەرشتی کارەکەم سەرپەرشتی پرۆژەکی هەمان شێوەی کرد و بەڵام ئەو کاتە ڕۆژی هەناریان پەلکی هەناریان بەکارینیا بوو و بە هەمان شێوە ئیسفادی باشی هەبوو. زۆر باشە دکتۆر، باوەڕت وایە لە ئێستا داوای کە هەیە لە ڕووی پزیشکیەوە لە هەرێمی کوردستان هێندە کە پشت بە چارەسەرەکانی خۆمان دەبەستین یاخود پشت بە دەرمانی تر و ئێوەش بۆچی پشتان لە تاقیکردنەوەی ئەم ڕووەکەدا لەسەر مشک بەستووە؟ بەڵێ سەرەتا وەکو بەکارهێنانی دەرمان بەڕاستی دەرمان ئەمە معیارێکمان هەیە کە هەر دەرمانێک دەبی ڕێکخراوەکی نێودەوڵەتی بە نمونە ڕێکخراوی خۆراک و دەرمانی ئەمریکی دەبی ئەپروڤی بکە ئینجا بەکاربێ، ینی ئەوە نییە من لە لێرکوانەوە بێم برێم ئەو دەرمانە لەبەرەوەی لە کوردستان هەیە و بەکاری بینن نا دەبی ئەو دەرمانە سەرەتا لەلایەن ڕێکخراوی خۆراک و دەرمانی ئەمریکیەوە ئەپروڤ بکرێ یا ڕێکخراوی ئەوروپی ئەپروڤ بکرێ ئینجا بەکاربێتن و سەبەبی ئەوەی کە بۆچی مشکمان هەڵبژارد ئەوەی تاقیکردنەوەکەی لەسەر بکەین لە ڕاستیدا لە زۆرینەی تاقیگەکانی جیهان مشک بەکاردێ وەکو قۆناغی سەرەتا
لە بۆ تاقیکردنەوە ئەویش چەند هۆکارێکی هەیە لەبەر ئەوەی یەکەم هەرزانە دەتوانرێت بە ئاسانی بەدەستی بخەی و هەروە کارکردنی لەگەڵی ئاسانە لە بروی ئەگەر تەمەشای بکەین قەبارەی بچووکە بەدەست دەتوانی بیگری و هەرچی بتەوێت لەگەڵی بکەی و هۆکارێکتر ئەوەیە کە خێرا زۆر دەبن بە مودەی دووسێ مانگ دەتوانانی ژمارەی زۆر دابین بکەی و گرنگترین هۆکاریش ئەوەیە کە لە ڕووی پێک هاتە و فسیۆلۆجیاوە زۆر لە فسیۆلۆجیای لەشی زۆر لە فسیۆلۆجیای مرۆڤ دەچیتن کە ئەگەر بێت و ئەمە دەرمانە تاقی دەکەینەوە لەسەر مشک کاریگەری هەبی ئەوە 180 بۆ 190 لەسەر مرۆڤیش هەمان کاریگەری دروست دەکاتن. زۆر باشە دکتۆر بەدەمەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت زانکۆی هەولێری پزیشکی و وەزارەتی تەندروستی و ڕێکخراوانی کە جەنابەت ئاماژەت پێکردن تا چەندە ینی تا چەند پێویستە ئەوان بە دەم ئەم داهێنان وە کۆڵێ دۆزینەوە پزیشکی جەنابتەوە بێن بۆ ئەوەی بەرهەمی خوێندکارێکی کورد یا پزیشکێکی کورد لە ئاستی جیهانیا سوودی لێ بینرێت و ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش دانی پێدا بنێن. بەڵێ وەکو ئەوە دەبی سەرەتا یەکەم قۆناغ لە بۆ ئەوەی کە هەم زانکۆی هەولێری پزیشکی و هەم ڕێکخراوە جیهانیەکان و هەم وەزارەتی تەندروستی بەدەممانەوە بێ دەبی ئەو توێژینەوەی کە کردومانە لە گۆڤارێکی نێودەوڵەتی باوەڕپێکرا و کە ئیمپاکت فاکتەری هەبی بڵاو بکرێتەوە و دوای ئەوە مەراحلەکانی کە دەست پێ دەکا هەتاکو ئێستا بەڕاستی هیچ وەڵامدانەوەیەکمان لە بۆ نەبووە وەکو زانکۆی هەولێری پزیشکی جیا لەوەی کە مامۆستایەکەمان زۆر هاوکار بووە لە توێژینەوەکەمان وچ لە وەکو لە وەزارەتی تەندروستی بەڕاستی گلەی ناکرێت لە قۆناغی ئێستا لە بۆ ڕێکخراوە جیهانیەکان لە بەروی هێشتا ئەمە توێژینەوەکەمان لە گۆڤارە جیهانیەکان بڵاو نەکردیتەوە ئینشاءالله لە ماوەی نزیکدا لە گۆڤارە جیهانیەکان بڵاوی دەکەینەوە و ئینشاءالله دواتر مەرحلەکانی کەی دەست پێ دەکات و بەدەمەواتنی باشی لە بۆ دەبیتن. زۆر باشە لەسەر تاقیکردنەوەی ئەم دەرمانە ئێستا لەسەر قۆناغی مشک تا ڕێژەکەی سەرکەوتنی ڕێژەی سەرکەوتنەکەی چەند لە سەدە و هەروەها کەی دەتانەوێت بۆ نمونە لە قۆناغی یەکەمی سەر تاقیکردنەوەی مرۆڤ دەبێ ئەنجامی بدەن. بەڵێ سەرەتا ئەو تاقیکردنەوەی بە کورتی باسی بکەم چۆنمان ئەنجام داوە تاوەکو ڕێژەی سەرکەوتنەکەی بزانین ئێمە کە 24 مشکمان هەبوو دابشمان کردن لە بۆ 4 گروپێکیان هیچمان نەدانێ و گروپێکیان ئەو دەرمانێک کە لە بازار هەیە وەکو سەرتا ئاماژەم پێکرد پرۆتۆن پمپ ئینهبیتەر یەک لەوانە ئیسۆمیپرازۆڵە ئەو دەرمانەمان دایێ و دوو گروپەکەی کە ئەو ڕۆکەی کە خۆمان دەمانویست تاقی بکەینەوە پێماندان یەکێکیان بڕێکی زۆر لە دەرمانەکە کە 500 میلیگرام بوو و گروپەکەی کە بڕێکی کەمتر کە 250 میلیگرام بوو دامانە مشکەکان تاوەی بزانین کامە بڕ لە بۆ مشک باشتر ئیش دەکاتن طبیعی دوای ئەوەی کە هەموو گروپەکان کحولمان دایە بینیمان لەو گروپەی کە هیچی وەرنەگرت بوو برینێکی یەکجار زۆری دروست کرده بوو هەروەگەگەر لە ڕسمەکانیش بە دیار بکەویتن و هەروەها ئەو گروپەی کە ئیسۆمیپرازۆل کە دەرمانێکی دان پێدانراوە بینیمان تقریبان 5 بۆ 6 برینی دروست کرده بوو یعنی ئەگەر بە دقیقی باسی بکەم ڕوبەری برینەکە 55 میلیمەتر بوو بەڵام لەوەی کە ئێمە تاقیمان کردبووە ئەو گروپەی کە بڕێکی زۆر لە ڕۆکەکەمان پێدا بوو کە 500 میلیگرام بوو بینیمان ڕوبەری برینەکە تەنها 7 میلیمەتر بوو یعنی تقریبا زۆر لەو دەرمانی کە ئێستا دانی پێدانراوە لە بازاردا هەیە باشتریشی کردبوو و هەروەها ڕێژەی قەدەغەکردنی برین یا چارەسەرکردنی برینەکە 197 بوو زۆر باشە دکتۆر دەرمانی تر ئیسۆمیپرازۆل کە دان پێدانراوە تەنیا ئێستا وێنەی ئەو وێنانەی ناوپۆشی گەدەی مشکەکە دێتەوە سەر شاشە کە یەکیان 2 سەهمی زەردی ئاماژە پێکراوێکیان 4 سەهمەیەکیان تەنا کۆمەڵی مولولە و پەڵەخوێنی تۆخە ئەگەر ئەوانەمان بۆ ڕوون بکەیتەوە بۆەوەی لەسەر شاشەش هەم دووبارە بینەران کاریگەری ئەو دەرمانە دۆزراوەی جەنابەت ببینن لەسەر ئازار و برینی گەدە بۆ مشکەکە بێ ئەگەر داهاتووە بۆ مرۆڤ بەکار بێت. بەڵێ ئەگەر وێنەکان دەربکەویتن لە یەکەم وێنە دەبینین برینێکی زۆر هەیە ئەوە گروپیانە کە هیچ دەرمانێکمان پێنەدایە تەنها کحولماندایەتی بۆی برینەکە دروست بیتن بە هەمان شێوە کحولماندایەتە گروپەکانی کەش تاوەکو برین دروست بیتن دەبینین مولولە خوێنێکی زۆر برینێکی زۆر دروست بووە تقریبا 100% گەدەکەی تووشی برین بووە بەڵام لە وێنەکەی تر کە 4 سەهمی تێدایە ئەو
بەنمونە ئەوەیان کە ئێستا ئەویان 4 سەهمی تێدایە ئەو ڕسمیان ئەو گروپەیە لە مشکەکان کە دەرمانی ئیسۆمپرازۆلمان پێدابوون کە دەرمانێکی دان پێدانراوە دەبینین 4 بۆ 5 بۆ 6 برینی دروست کردبوو و 92 برینەکانی چارەسەر کردبوو بەڵام ئەوەی تریان کە 2 سەهمی زەردی لەسەر بوو ئەو ڕۆکێ کە ئێمە تاقیمان کردبەوە تەنها 2 برینی دروست کردبوو و تقریبا 170 برینەکانی چارە کردبوو 197 عفوان برینەکانی چارە کردبوو و ڕێژەی برینەکان ڕوبەری برینەکان تەنها 7 میلیمتر بوو کە ئەوە زۆر کەمترە بە بەراورد لەگەڵ دوو گروپەکەی تر. زۆر باشە دکتۆر ئێستا قۆناغی دوای دۆزینەوەی ئەم دەرمانەی کەیەوە کردوتانە چاوەڕێ چیەکەن واتە دەبێت ئێوە هێشتا کارماوە لەسەری بکەن یا چاوەڕێ وەڵامدانەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یاخود زانکۆ پزیشکی یاخود وەزارەتی تەندروستی دەکەن. بەڵێ وەکو قۆناغی ئێستا ئەمە دوای ئەوەی کە ئەو توێژینۆمان لە گۆڤارێکی جیهانی بڵاو بووە ئەو کاتا دەچینە قۆناغیشتر دەبێت ئەو هەمان تاقیکردنەوە لەسەر ژمارەیەکی زۆرتری مشکەکان ئەنجام بدەین و دواتر تاقیکردنەوە لەسەر ئاژەڵی تر بە نمونە جورج و هەروە کەروێشک و شتی تریش ئەنجام بدەین بزانین ئەوانەی کە فسیۆلۆژیان لە مرۆڤەوە نزیکە بزانین تا چەند کاریگەری لەسەر ئەوانیش دروست دەکە و دواتر دێتە ئەوەی کە لەسەر هەندێک خۆبەخشی مرۆڤ تاقی بکرێتەوە بزانین کاریگەری لەسەر ئەوان چۆنە و هەروە هەمان کار کە ئێمە لە سەرتاوە دەستمان پێکردووە دەبی لەلایەن چەندتیمێکی جیا لەمەوە دووبارە بکرێتەوە تا ئەوانیش نەتیجەکانی ببینن و لە وڵاتی تر و لە شوێنی تر توێژینەوەی زیاتری لەسەر بکرێ تا ئەوەی کە پرۆپۆزەڵەکەی خۆمان بە کاملی ئەو کاتە پێشکەش بە ڕێکخراوی خۆراک و دەرمانی ئەمریکی دەکەین ئەو کاتە ئەو تیمێکی خۆی دەنێری و تاقیکردنەوە لەسەر ڕۆکەکە دووبارە ئەنجام دەداتەوە و ئەگەر سەرکەوتوو بێت تاقیکردنەوەکان ئەو کاتە ڕۆکەکە بە ناوی ئێمە بە ناوی کوردستانەوە بڵاو دەکرێتەوە لە بازاڕدا. زۆر باشە دکتۆر دوایین قسەی جەنابەت لەسەر ئەو پرۆژەیە چکە من پرسیاری کەوتۆمان نەماوە ڕەنگە زیاتریەوە بێ کە شارەزا بمین لە بابەتە پزیشکیەکەدا بەڵام خۆت چیتان ماوە کە باسیکەن بە تایبەتی لەوەی کە ئێوە کۆمەڵێک قوتابین پێکەوە هەوڵتان داوە وایە توانای قوتابیەکانی دیکەش بەو شێوازەیە ئەگەر بێت و ئیمکانەتەکان وەکو پێویست لە بەردەستا هەبن؟ بەڵێ توانای ئیمکانەتی قوتابیەکانی کە بەڕاستی هیچیان لە من کەمترنی ئەگەر زیاتریش نەبی ئەگەر ئیمکاناتمان لەبەر دەستی بی و هەوڵی ژەدەن ئینشاءڵڵا ئەوە لێرە ناوەستین دەچینە مەراحیلەکانی کە و لە مانجی 11 لە زانکۆی هەولێری پزیشکی کۆنفرانسێک لە بۆ باشترین توێژینەوەکان ئەنجام دەدرێ و ئینشاءڵڵا لەوێن دەریش بەشدار دەبین و لەوێ چاومان لێیە کە دەنگدانەوەیکی باشتر پەیدا بکە لەوەی بەدەمەوەچوونی ڕێکخراوەکان و هەروە وەزارەتی تەندروستی لە بۆ ئەو پرۆژەیەمان زیاتر بیتن و یەک خاڵیتر دەمەوێت باسی بکەم ئەو ڕووەکە لە وڵاتە ئەوروپیەکان زیاتر لە ئەڵمانیا و بەریتانیا چەند بەکارهێنانێکی هەیە بەڕاستی بە زۆری لە بۆ سێ بەکارهێنان بەکاردێنرێ یەکەمیان لە بۆ کەسانە بەکاردێنرێ کە خەمۆشیان هەیە و هەندێک کەسیکە کە دڵە ڕاچی و قەلەقیان هەیە یەک لە بەکارهێنانەکانی تریش لە بۆ ئەو کەسانەیە کە کێشەی خەویان هەیە بەڵام وەکو ئەوەی کە بۆ چارەسەرکردنی برینی گەدە بەکاربێ ئەوە یەکەم جار بوو تا ئێستا شتیوان نەکرابوو توێژینەوەی لەو جۆرە نەکرابوو ئەمە ئەو توێژینەوەمان ئەنجامدا و لە بۆ بەنسبەت حازرکردن لەوانەیە هەندێک کەس هەر لێستاوە حەز بکە حازری بکە لەبەرەوەی ڕۆکەکە زیانی نییە ئەوەندەی ئەمە تاقیمان کردەوە لەسەر مشکەکان و هەروە هەم ئەگەر لە بۆ چارەسەری برینی گەدەکە و هەم وەکو بۆ چارەسەرکردنی کێشەی خەو و قەلەقی و ئەوانش دەتوانرێت لە بۆ خۆی لە ماڵەوە حازری بکە و حازرکردنەکەشی زۆر ئاسانە بە نمونە دەبی سەرەتا پەلچی ڕۆکەکە گەڵای ڕۆکەکە دێنیتن وشتی دەکاتەوە لە بۆ ماوەی سێ ڕۆژ بۆ هەفتەیەک طبیعی نابی ڕۆژی پێ بکەویتن لەژێر سێبەربی وشک بتەوە و نابی بەگەرمی بۆ نمونە لە ناوفڕی دامبرێن یان شتێک وشک بکرێتەوە دەبی بە طبیعی خۆی وشک بکرێتەوە دواتر ئەو گەڵایەکە وشک بۆەوە وردی دەکەین هەروەکو چۆن چایە حازر دەکەین بە هەمان شێوە بەو شێوەیە داخینە ناو چایپەست و ئەوانە حازری دەکەین و دەکرێت ئەو ئاوەیە وەکو چایە بەکاربێ دکتۆر مەروان قاسم پزیشکی دەرمانساز و دۆزەرەوەی چارەسەر بۆ برین و ئازاری گەدا زۆر سپاس کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامی پەیامی ڕۆژ بووی بە ئومێدی کاری جوانتر و داهێنانی ناوازەتر بۆ کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان خۆشەویستان ئەمڕۆ 26 ساڵیادی کۆچی دوایی شێخی قورئان خوێن و
مامۆستای قورآن خوێنان محەممەد سدیق منشاویە پێکەوە گوێبیستی چەند ئاەتێک لە دەنگە خۆش و زوڵاڵەکەی شێخ محەممەد سدیق منشاوی دەبین. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله الله أكبر ما شاء الله الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله هو الله هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله والله الذي لا إله إلا هو عالم گۆڕی پرنور بێت شێخ محەممەد سدیق منشاوی کە بە شەهیدی قورآن ناسراوە. بینەرانی عزیز دیارە بڕگەی ڤیدیۆکانی ئێوە بڕگەیەکی تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژە کە هەر کاتێک ئێوە ڤیدیۆتان هەبێ بینێرن بۆ
ژمارە تەلەفۆنی 1950 1950 بۆ تەلێگرام یاخود ڤایبەری ئەو ژمارەیە ئێمەش ڤیدیۆکانی ئەوە دەخێنە سەر شاشەی پەیام و لە بەرنامەی پەیامی ڕۆژ بۆتان پێشکەش دەکەین. لە ئێستاشدا دیارۆ ڤیدیۆی کە بۆمان هاتووە دیمەنێکی سروشتی جوانی مزگەوتی بیارەیەوانی ڕێز بەڵێ پێکەوە بینەری دەبین. بینەرانی عزیز دیارە بڕگەی سێمی بەرنامەکەمان پرۆژەی دۆستانی قورئانە کە تایبەتە بە دەستگای نوری حکمە کە ساڵانە بۆ ماوەی 8 ساڵان پرۆژەیە هەموو ساڵێک ڕاگەن و ئەمڕۆ ئاهەنگی کۆتایی 8مین ساڵیادی پرۆژەی دۆستانی قورئانە لە شاری سلێمانی کە ئێمە بڕگەیەمان تەرخان کردووە بۆ پرۆژەیە و لە ستۆدیۆمان لێرە میوانداری دوو لە بەشداربوانی پرۆژەکە وەروها مامۆستای پرۆژەکە دەکەین کە بەڕێز کاک دانا ڕەحیم بۆ بورە کاکدانا یاخوا بەخێر بێن سەر زۆر بەخێر بێن. کاکداناگە لێو دەست پێ بکەینم پرۆژەیە 8 ساڵتی ئەپەڕێنێ چۆن یە قسێک لەسەرم پرۆژەیە بکەین بۆی کەوانەی کە تا ئێستا ئاشنا نەبوون بەم پرۆژەیە چۆن ئاشنایان بکەین و ڕەنگە زیاتر حەز بکەن بەشدار بن لەم پرۆژەیەدا. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆم میوانداریە زۆر سپاسانەکەین بۆم دەرفەتە. ئەم پرۆژەیە بەڕێزان ئێمە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە لە قی سلێمانی ئەم ساڵ 8مین ئاهەنگمانە کە ساڵانە ئەم ئاهەنگە ساز ئەکەین و ئەم ساڵ سپاس بۆ خوای گەورە ڕێژەی بەشداربووان ئەوانەی کە مۆڵەتی قیرائات وەرەگرن حەزەکەم تیشتێکی خێرا بخەمە سەر و بابەتە. ئەم بابەتە بریتە لە وەرگرتنی مۆڵەتی قیرائات بە سەنەدێک کە سەنەدەکەی ئەگاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوش بۆ جیبریل و جیبریلیش بۆ خوای گەورە کە ئێمە بەڕاستی زۆر گرنگی بەم لایەنە ئەین چونکە وەرگرتنی ئیجازەی قیرائات بە شێوازی سەنەد شێوازێکە وەکو ئەمانەتێک لە مامۆسا و ئەدرێ بە قوتابی و شتێک نییە کە هیچ چاوپۆشی و تەسامحێکی تیابێت یاخود شلگیریەکی تیابێت بۆ ئەوی کە ئەگەر قوتابێکە باش نەخوێنێتەوە خاتری بگیرێ لەبەر ئەوە وردەکاری زۆر تایە و ئەم ساڵ سپاس بۆ خوای گەورە 95 کەس مۆڵەت وەردەگرێت لە مۆڵەتی لە قیرائاتی جیاواز و لە ڕیوایەتی جیاواز سپاس بخوای گەورە چەند کەس 95 کەس مۆڵەتەکە وەرەگرێت ئایا هەمووی ئەو بەشدار بۆکەکان مۆڵەتیان پێدریان بۆ نەم 95 وەکۆڵی دەستەبژێر و وەکۆڵی گوڵچنی خۆتانن طبعا ئەمە بڵین بەرهەمی ساڵێک نییە
بەرهەمی چەند ساڵێکە بەڵام لەم ساڵە دروێنەی بەرهەمەکە ئەەکەین ئێمە کەونە و 5 کەسەمان هەیە لە خوشکان و لە برایان ئەگەر بە دقیقی پێتان بڵێم 56 خوشک مۆڵەت وەردەگرێ و 36 برا مۆڵەت وەرەگرێ لە تەمەنی جیاواز لە ئاستی جیاواز کەسی وامان هەیە بەڕێزی وامان هەیە ساڵێکە خەریکە بەڕێزی وایە 2 ساڵە بەڕێزی وایە 3 ساڵە ئیتر بە پێی مستەوا و مستەوای زانستی خۆی لەگەڵ مامۆساکەیە خەریکە بێت چەند قۆناغێک هەیە ئەی بڕێت ئەو قۆناغانە ئەنجا ئەگا بەو پلەی کە ئەم کەسە بەڕێزە بگات بۆی کە مۆڵەتی قیرعات وەربگرێت ئاماژت بە ڕێژەی ئافرەت و پیاو کرد چەند ڕێژەی ئافرەت پێم وایە زیاتر بوو بەڵێ ڕێژی خوشکانمان سوپاس بخوای گەورە هەموو ساڵی زیاترە ئیترە و ژەگەڕێتەوە بۆ فەزلی خوای گەورە و سووری خوشکان لەسەرەوەی کە ئەم زانستە بەدەست مەرجی بەشداریکردن ببوو لە جەلات مەرجی بەشداریکردن چییە ئەنێ ئەو کەسی کە بەشدارە بێت پێویستە چ مەرجێکی تێدا بێت هیچ مەرجێکمان نییە بۆی کەسە بەشدار بێت بەس پێویست ناکات پێشینە و پاشخانێکی لە زانستەکانی قورآن و تەجویدەوە هەبێت کەسەکە ئەگەر خۆی حەز بکات دێت لای ئێمە بڵین ناو تۆمارەکە و ئێمەش مامۆسایشی بۆ ڕێگەخین و بۆی دیاری ئەەکەین ئیتر ئەو مەرجانی کە ئێمە دامانەوە بۆ قیرعات هەڵبەتە مەرجەکان جێبەجێ بکە وردە وردە ئیترگا بۆ ئاستەی کە ئەم کەسە مۆڵەتی قیرعات وەربگرێت ئەگە دەرفەت هەبێت لە مەجالەکە باسی مەرجەکانەکەی ئینشاءڵڵا ئێستا ڕێگەر باسییان بکە زۆر باشە کەسێک کە دێت دەستەکە بە قورئان خوێندن بۆی کە بەڕێستان و بینەرانیش ئاشنا بن کە چۆن ئەم مۆڵەتە وەرئەگرێت بەڕێزێک دێت ناونووسی لە ئێمە ناو تۆمار ئەکات مامۆسایشی بۆ دیاریەکەین سەرەتا پێویستە ئەم کەسە بەڕێزە جوزی عەمە بخوێنێت ئیتر ئاستەکەی هەر چۆنێک بێت مەسەلەن ئەگەر بۆ نمونە مامۆسایشی بەڕێزی مزگەوتیش بێت بۆ نمونە ئەگەر قوتابیەکی قوتابخانە بێ ئەگەر دکتۆرێکی خەستەخانە بێ ئێمە مەرجەکەمان ئەوەیە کە ئەبێت جوزی عەمە بخوێنێت چکە جوزی عەمە کۆمەڵە گوردەکاری تێدایە کە ناکرێت فەرامۆش بکرێت لای ئێوە بخوێنێ بەڵێ لایم ئەو مامۆسایی کە بۆی دیارەکرێت زۆر باشە دواتر کە جوزی عەمەی خوێن ئەچێتە لیژنەی ئیمتیحاناتەوە لیژنەیەکی بۆ گیرێت لە جوزی عەمەیە دەرەچێت دوای ئەو جوزی تەبارەک لیژنەکە بڕیارەیە کە جوزی تەبارەک بخوێنێت ئەگەر ئاستی زۆر بەرز بێت پێویست داکات جوزی تەبارەک بخوێنێت بەڵام جوزئی عەمە مەرجە ئیلا بێ بخوێنرێت دوای کە جوزی تەبارێکی خوێند ئەچێت دەست بە خەتمەکات لە سورەتی ئەلفاتیحەوە دەست پێکا و جوزئی یەکەم دەست پێکات کە ئەمەی خوێن ئێمە هەتا دە جوزە لەگەڵ مامۆساکایەکەی خوێنێ کە دە جوزئی تەواو کرد بە هەمان شێوە لیژنەی بۆ ئەو گیرێتەوە بۆ ئەوی کە ئیمتیحانێکی دە جوزئی بکرێت ئەگەر مەجالە بێ باسی لیژنەکەی ژەکەم شەفەویانەیە ئەم ئیمتیحانەیان بۆ منە بنووسینە ئەم لیژنانی کە ئەگیرێت شەفەویە زارەکیە لیژنەکە پێک هاتووە لە 3 کەس سەرۆکێک و 2 ئەندام مەرجە ئەم لیژنەیە سەرۆک و لەگەڵ 2 ئەندامەکەیە ئیجازەی ئەو ڕیوایەتیان هەبێت کە ئەم کەسە ئیمتیحانی تیاکە یاخود هەڵسەنگانی بۆ کرێت کە دە جوزئی تەواو کرد لیژنەکە بڕیار ئەیە کە ئەم کەسە بەردەوام بێت یا کۆمەڵێک شەرت و شروط زۆر باشە هەریەک لە بەڕێزان ئەحمەد زانا و ڕەنسەروەر زۆر بەخێر بێن سپاس بە ئامادەبوونتان کە بەشداربووانی پرۆژەی دۆستانی قورئانی پیرۆزن زۆر بەخێم پێمان خۆشە بەرنامەکەمان بۆ پرازێنەوە بە دەنگی خۆشتان بزانین کامتان پێشوەختە هەردووکتان هەردوو قورئانمان بۆ بخوێن بەڵام ئێستا یەکێک بووەتە جێگەی پرسیارمەوەی کە هیچی پێوە نییە بەڵام ئەم مجازەوە میش مجیزی لەسەر نووسراوە ئەمانە چین کە پێتانەوە نووسراوە یاخود ئەو هەر هیچی پێوە نییە بەڵێ بە حەقەت مەرجەکان ئەوەی کە باسم کرد بڵین ئێستا ئێمە کە من نووسراوە مجیز کەسێکم لەو بەشداربووانی کە ئیجازە ئەم بە قوتابەکەم ینی بەس ئەوەی کە نووسراوە مجیز ئەو کەسە مامۆستایە و ئیجازە ئەیە بە قوتابیەشی یاخود بەشداربیەک لە بەشداربووەکان مجازیش کە کاکە ڕەنج بەستوێتی ئەم ساڵ ئیجازە وەرەگرێت لە ڕیوایەتێکە بەگشتی ڕیوایەتەکان ڕیوایەتی حەفسە بەڵام ئەمەی کاکە ڕەنج ڕیوایەتی حەوت ڕیوایەتمانەیە دەمان هەیە بەڵێن ڕیوایەتمانێ و قیرائەتمانێ ئەمەی کاکە ڕەنج قیرائەتی ئیبن عامیرە ڕیوایەت ئەوەیە کە بڵین کەمێک لەو مستەوا نزمترە کاکە ئەحمەدیش کە نەیبەستووە یەکێک لە مەرجەکانی وەرگرتنی مۆڵەت وەرگرتنی جێبەجێ نەکردووە ئەویش چییە؟ ئەوی یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە بەشداری تاقیکردنەوەی زانستی تەجوید بکات هەڵبەتە کە خەتمەکەی کردووە دەرفەت نەبووە بەشدار بێ ئێمە دەرفەتی کە بەشدار مەرجەکانی جێبەجێ لای کاک ڕەنسەروەر هەندێک چەند ئایەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنە أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون أولئك أصحاب الجنة خالدين فيها جزاء بما كانوا يعملون ووصينا الإنسان بوالديه حسنا حملته أمه كرها ووضعته كرها حملته أمه كرها ووضعته كرها وحمله وفصاله 30 شهرا حتى إذا بلغ أشده وبلغ 40 سنة قال رب أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأصلح لي في ذريتي إني تبت إليك وإني من المسلمين أولئك الذين يتقبل عنهم أحسن ما عملوا ويتجاوز عن سيئاتهم في أصحاب الجنة وعد الصدق الذي كانوا يوعدون والذي قال لوالديه أف لكما أتعداني أن أخرج والذي قال لوالديه أف لكما أتعداني أن أخرج وقد خلت القرون من قبلي والذي قال لوالديه أف لكما أتعدانني أن أخرج وقد خلت القرون من قبلي وهما يستغيثان الله ويلك آمن إن وعد الله حق فيقول ما هذا إلا أساطير الأولين أولئك الذين حق عليهم القول في قد خلت من قبلهم من الجن والإنس إنهم كانوا خاسرين ولكل درجات مما عملوا وليوفيهم أعمالهم وهم لا يظلمون ولنوفيهم أعمالهم وهم لا يظلمون ويوم يعرض الذين كفروا على النار أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا واستمتعتم بها أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا واستمتعتم بها أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا واستمتعتم بها فاليوم تجزون عذاب الهون بما كنتم تستكبرون في الأرض بغير الحق وبما كنتم تفسقون
صدق الله العظيم. خوا پاداش باتەوە دەنگ و دەمت خۆش بێ. زۆر سپاس. زۆر باش مامۆستا ئەمڕۆ ئاهەنگەکەتان چۆن بەڕێوە دەچێتەوە و 95 کەسە و خەڵاتە تەنها مۆڵەتەکەیان دەدەن یاخود خەڵاتی تایبەتیان هەیە؟ بەڵێ ئەمڕۆ ئینشاءڵڵا کاتژمێر 4 دوانیۆڕۆ لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی ئینشاءڵڵا ئەو ئاهەنگە ساز ئەەکەین و شێوازی میکانیزمی ئاهەنگەکەمان دیاری کردووە لەوەی کە بەشداربووان هەمویان بەشدار ئەبن لەگەڵ مامۆسایانی بەڕێزە ئاماژە بەوە بکەین کە ئێمە نزیکەی 40 مامۆستامانەی ئەمڕۆ بەشدارە بن لەوەی کە 95 مۆڵەت بن بە بەشداربوانی بەڕێز و لەگەڵ مۆڵەتەکەیە کۆمەڵێک هەدیە و دیاری تایبەت پێویستە ئەو 95 ئەمڕۆ یانی لەوێ قورانەکەیان دووبارە بکەنەوە یا بەونە پێشتر لیژناڵی سنگان و نمرە هەمویان بەو فلتەرانە ڕۆشتون کە ئێمە دیاریمان کردووە وەگەیشتونتە و ئاستەی کە لیژنەی کۆتایی ببینن و مۆڵە دووەربن. خەڵاتەکان چین؟ خەڵاتەکان گەورەترین خەڵات ئەوەیە کە ئیجازەیەکی قیڕەعات وەرەگرێ کە بەڕاستی ئەوەندەی کە خەڵکمان دواندوو و بەشداربوومان دواندووە لەوانەیە کەسی تیا بێت ئاستی لە ئاستی شاری دکتۆرایە بێت چەند دڵی بە شاری دکتۆراکەی خۆشە لەوانەیە چەند قات دڵی بەمە خۆش بێت چکە بەڕاستی ئەم زانستە هیچ زانستێکشان نایە لە شانی و زیاتر لە شاهدەکانی دنیا دڵی پێی خۆشە لەگەڵەوەی کە شادە وەرەگرێت کۆمەڵێک دیاری تایبەتیش ئەم ئاندەکراوە بۆی کە بیاندرێت. زۆر باش مامۆستا دیارە ئاماژەت بەوت کرد کە تەنها دەرچوان یاوانەی کە مۆڵەتیان وەرگرتووە ئەم ساڵ 95 کەس بەڵام قوتابی زۆرترتان هەن. ئێستا چەند قوتابیتان هەیە بەگشتی؟ بەڵێ ئێمە وەکو لقی سلێمانی حەزەکەم ئاماژە بۆ کەم کە دەستگای ڕۆشنبی نووری حیکمە نووسینگەی سەرەکی لە هەولێرە زیاتر لە 13 لقی هەیە. یەکێک لە لقەکان لقی سلێمانیە ئەلحەمدولیلا چالاکێکی زۆر باشمان هەیە و لقی سلێمانیش لە خوار لقەوە ئێمە شتێکی ترمانێ پێوتێ بازنە ئەلحەمدولیلا لە سلێمانیا ئێمە بازنێکمانەیە لە گەڕێکی سێتوان و لە هەوڵی ئەوەی داین ئینشاءڵڵا بازنی زیاتر بکەینەوە بۆ ئەوەی کە ئەرچی هاتوچۆ لەسەر کە بە دڵنیاییەوە خەڵک چاوەڕێی زیاتر بازنەکەکەەوە گلەیشتان لێکە لەوەی کە ئێستا لە بازنەکانتان کە ماندێ خەڵک دوورە لێتان ڕاستە حەقی خۆیانە بەڵام بەڕاستی ئێمەش دەوانەیە تاقە و توانای مرۆیی و مادیمان دیاریکراوە بێ نتوانین دەو ئاستەیە. دوای وەرگرتنی بڕوانامە ئێوە چۆن ئاگاتان لە یا چۆن سەرپەرشتیەکەن یا چۆن هەوڵەدەن توانە و بەهرە و لێهاتووی ئەم خاوەن بڕوانامەیانە بۆ کۆڵێ بەکار بێنەوە بۆ فێرکردنەوەی کۆمەڵی خەڵکی تەجوکە زانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڕەشەی توندی لەو کەسان کردو کە قورئان فێرە بن لە بەریەکەم بەڵام دوای لە بیریان ئەچێتەوە. مەبەستمێ زۆر جار بەهۆی بارودۆخی کۆمەڵایەتی و ئابوووریەوانە خەڵک قورئان لە بەرکردنی لە بیر ئەچێتەوە. ئێوە چۆن ئەم 95 خوێندکارەکە بڕوانامەیە دەنێن دوایی لە لق و بازنەکانی خۆتاندا وکۆڵێ بەکاریانێنەوە بۆ فێرکردنی خەڵکی زیاتر؟ سپاس بۆ خۆی گەورە ئەوانەی کە مۆڵەت وەرئەگرن بەڕاستی تەنها نایەت مۆڵەت وەربگرێ چکە ئێمە ئەو فەرمودەمان کردووە بە شعاری خۆمان خەیڕکم من تعلم القورآن وعلمه هەڵبەتە بێ خۆی فێر بێت بەڵام کە خۆی فێر بوو وجدانی مرتاح نابێ هەر خۆی هەست بەو مەسئولیەتەکە کە دەوروبەر فێر بکات ئەوەندەی کە بتوانین لە لقەکانی خۆمان سوود لە تاقە و توانایان ئەبینین بەڵام ئاماژەش بەوە بکەین کە ئێمە بەشداربوومان هەیە لە دەرەوەی سلێمانی چونکە بەشداربوومان هەیە لە مووسڵەوە خەڵکی مووسڵە و لێرە ئیجازە وەرگێ یاخود لە ڕانی لە شوێنێکی تر. ئەحمەد زانە زۆر بە کورتی چەند ئاەتێ لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنە بە گوێ لەمان لە دەنگی جەنابیشت بێ بە دەنگی خۆشەوەمان دەخوێنیتەوە یاخود تەنها قیرائەت و ئینشاءڵڵا ئەمەیان جیاوازترە. جیاوازە؟ زۆر تیلاوە بۆمان بخوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما
يا أيها الذين آمنوا اذكروا الله يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا صدق الله العظيم و پاداشت باتەوە دەنگ و دەمەدەر خۆش ئینشەڵا هەردووتانە بنە دوو قورآن خوێنی نمونەیی و ئەستێرەیەکی گەشت بە ئاسمانی وەکڵێ قورآن خوێنی کوردەواریەوە هەمیشە سەرکەوتو و سەرفراز بن ئینشەڵا. ڕێز باشی یەک دقیقە قسەمان بۆ بکەن لەوەی کە تا چەندە لەم خولانە یا لەم پرۆژەی دۆستانی قورئانیا ئێوە سوود و قازانجی معنەوی خۆتانتان تیا بردووە. بەتەئکیدەوەی کە لەگەڵ قورئان ئاوێت هیچ زەرەر ناکەوە زائیدەن لە هەموو بوارەکە ئەتوانی پێش بکەویت چونکە قورئان کەلامی خوایە ومن أصدق من الله قیلا ومن أصدق من الله حدیثا و هەتاوەکو لە خزمەت قورئانە بهێشتا کەمە و زۆر سوپاسی دەزیای ڕۆشنبیری نووری حیکماکەین کە
هەوڵێکی زۆرمان لەگەڵایەن بە هەموو مامۆستاکانەوە هەم لەوەی کە لە جوزی عەمە فێرمانەکە لە تەبارەک و هەتاک و ختم و هەتاک و قیرائەتەکان زۆر هیلاگە بن لەگەڵمانەوە هەم لە ڕووی قورئانەوە و هەم لە ڕووی علومەکانی قورئانەوە بە تەجوید و علومەکانی تری وەزائیدەن لایانی پەروەردەیش. خۆی گەورە بمان کاتە خزمەتکاری قورئان ئینشاءڵڵا هەمومان لە خزمەت قورئانی پیرۆزا بشین. کاک ئەحمەد بێگومان بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی لە جەنابتان دەکەم لە کەناڵەکەی جەنابتان. بەڕاستی نوری حیکمە جێدەستیان دیارە لە شارەکەیە دەستخۆشی لە هەموو مامۆستاکانەکەم بەگشتی بەڕاستی مامۆستاکان مادوونە ناسانە یعنی چۆنەڵی شەو ڕۆژیان خستۆتە سەرێک لە خزمەتی قورئانن لە خزمەتی ئەو تەلەبە و ڕێزانیان. بەڕاستی ژیان لەگەڵ قورئانە زۆر فەرقیە تەنانەت وەکو شخصیاتیش لەناو خەڵکە بە چاوێکی تر سێرەکری کاتێک بە طالب العلمی قورئان ئەناسرێنیت. بەڕاستی دەستخۆشی لە جەنابی مامۆستا دانا ڕەحیمەکەم بە تایبەتی وەکو سەربەشتیارێکی بەڕێز لە نوری حیکمە کەسێکی کەساتێکی دیار زۆر بە ئینشاءڵڵا دەستخۆشی لە جەنابیشتان. مامۆستا ئەگەر زۆر بە کورتی چکۆ هیچ کاتمان لە بەردەسانەمەوە ئەمەژت بە زیاتر ڕێژەی ئافرەتان کرد کە ئەمە شانازیە بۆ شاری سلێمانی بە تایبەتی بەڵام ئەوانەی کە بەشداری دەکەن لە لێرەیە هیچ پارەیەک دەدەن لەم پرۆژەی دۆستانی محەممەدە یا بێبەرامبەرە. بەڵێ هەر قوتابیەک ئێمە کە لێوێ وانە ئەخوێنێت شتێکی ڕەمزی لێوەرەگیرێت ینی شایانی باز نییە بەڕاستی ئەویش پێم وایە بە ئیختیاریە ئەگەر کەسێ نەیبێ ئەوە ئیختیاری مانگی 5,000 مانگی 5,000 کەسێک کە هەی بێت ئەتوانێت زیاتر بە کەسێک کە نەیبێت ئێمە هیچ فشارێکمانە بۆی کە دوایین کۆمنتت لەسەر پرۆژەی دۆستانی محەممەد زۆر بە کورتی. بەڵێ بەڕاستی ئەم پرۆژەیە جێگی شانازیە بۆ ئێمە چونکە لە خزمەت قورئانین خی گەورە لە هەموو لایەکی قوبوڵ بکات و ئەم ساڵ هەشتمین ئاهەنگبانە پشتیوان بەخوای گەورە ساڵ بە ساڵ کوالیتی ئیشەکەمان بەرزە بێتەوە و ئەو مەرجانی کە دامانناوە هیچ سازش ناکەین لەسەری و سوپاس بەخوای گەورە جێگی شانازیمان و خی گەورەتان زۆر بێ خوا پاداشتان خۆش بێت بۆریەک لە بەڕێزان بەڵێ جەلال ئاوەدان بێ سلێمانی شکۆدار بێت دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە. بینەرانی عەزیز سپاسانەکەین کە تام ساتێ بەرنامە لەگەڵمان بوون و سپاس بۆ ئەم براوە مامۆستا عزیزانی کە لە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە بەرنامەکان ڕازاندینەوە بۆ هیوایی کە هەمومان لە خزمەتی قورئانی پیرۆزدا بین تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. لەم بەرنامەیە